ڕایان دەگرین باسی دیکە خێزانی کوردەواری بنکۆڵ نەکرێ لێک هەڵنەوەشێندرێتەوە. پێنج ڕایان دەگرین باسیدی شوێنی خراپەکاری هەر ئەو شێ بەکاردێنم باسیدی شوێنی خراپەکاری و ڕەوشنەزمی ڕەواژیان پێ نەدرێ لە هەموو هەرێمی کوردستاندا بەبێ هەڵاواردن. شەش ڕایان دەگرین باسیدی خۆراک و دەرمانی ئێکسپایر و کات بەسەرچوو بە قورجی ئەم میلەتەدا نەکرێ کە هۆکارێکی سەرەکی بڵاوبوونەوە پەرستاندنی نەخۆشیەکانی شێرپەنجە بریتێ لە خواردنی ئێکسپایر و بەسەرچوو و دەرمانی ئێکسپایر و کات بەسەرچوو. حەوت ڕایان دەگرین باسی دیکە گەنجەکانمان لەبەر بێکاری و نائومێدی وڵات بەجێ نەهێڵن. هەشت ڕایان دەگرین باسیدی داهێتی کوردستان تاڵان نەکرێ دەستی بەسەردا نەگیرێ بە عەرزەوە بە نەوتەوە بە غازەوە بە باج و خەراج و گومرگەوە. نۆ ڕایان دەگرین باسی دیکە زانکۆکانمان بێ مەعریفەت نەبن باسیدی لە ڕووی مەعریفیەوە بەرەودوان نەچینەوە باسیدی کواڵێتی و ئاستی خوێندن لە زانکۆکاندا لە پەی ماگاکاندا بەرەودوان نەچێتەوە. ڕایان دەگرین بە دادگەری بگەڕێتەوە دادگاکانمان لەگەر ڕێزم بۆ حاکمە باشەکان کە بەداخەوە حیزب دەستی خستۆتە نێو هەموو پنتەکانی ژیانی کۆمەلگاوە بەتایبەت دادگایەکان نەفەر هەبووە دوای ئەوەی کە بەرمان داوت 18 ساڵ ژیراوە گوتومە لەسەر چی گیرایی پێتی مامۆستا بە زۆر پیان ئیمزا کردم حاکمەکەم ویستی ئیفراژم کە دوای وتمە باشە بۆ ئیفراژم ناکەن حاکم تەلەفۆنێکی بۆ هاتووی بەڵێ قوربان بەڵێ قوربان دوای وتمەوە چی بوو تی کاکە لە دەست من چۆ دەرێ بڕۆ 20 ساڵی خۆت ڕاکێشە بەدەست من هیچیشی لەسەر نییە. هەروەها یازدەیەم ڕایان دەگرین باسی دیکە پاڵاوگەکانی کە بە ناڕەوایی و ناشەرعی و نایاسایی کراونەوە بۆ بەرژەوەندی تایبەتی و شەخسی چی دیکە خەڵکی هەرێمی کوردستان نەخمچێنن بە غاز و دووکەڵەکانیان. هەروەها دوانزدەیەم ڕایان دەگرین باسی دیکە هەلی کار و دامەزران تاپۆ نەکرێ لەسەر ئەندامانی حیزبەکان. و سێنزەیەم ڕایان دەگرین باسی دیکە خاکی کوردستان تەسلیمی ئەم لاولا نەکرێ چیدی ئەم هەرێمە نەبێتە شوێنی تەراتێنی دەوڵەتانی دەرودراوسەیە. هەروەها ڕایان دەگرین باسی دی گەنجولاوەکانمان گیرۆدەی بەکارهێنانی مادە سەرخۆشکەرەکان و مادە بەچکەرەکان نەبن.